طبعا سوري حسام الغزالي ميفاني من الاستوديو كردستان 24 لقال الغزالي افروشاكو نها لسوريا رود ده هروها پیش کفتنین افری خستنین تحریر الشام و هروها اپوزیسیون سوریه کو هر روزا گو درباز دبین نزدیکی باشارکی مزن سوریه دبن داوی آگاهداری شیون کو ارتشا سوریهش حمصی و دیرا زوریجی بکشی لگل میوانی خواه وام پرسان امدی باخفن بخیر هاتی بريز الغزالي بريز الغزالي حكومة سوريا تيقدر شيء بصراحة إلى الآن راستكي تاكو إستا بقويري همو بيدراوة كان ريكوتنيك هي ريكوتنيك بقويري ميكانيزمك بويكا دیمەنێکی نالۆژیکی هەیە دیمەنەی سیاسەتی خۆبەدەستەوەدان سیاسەتی دەربازبوون من دوێنێ لە حەلەب بووم هەر من تخۆسە پرسێ بکەم یعنی لە حەلەبێ حەمای ئیرۆ لە حەمسێ دێرا زۆرێ ڤەکشیانە شروع دەدا تمام نحن أمام اثنين سيناريو ئێمە لە بەردەم دوو سیناریۆ داین ئێستا سیناریۆ یەکەم ئەگەر دەربڕینەکەمان دروست بێت ئەوەیە کە دەستەی تەحریری شام و گروپە چەکدارەکان بە حۆمز دەگەن لەوێ شەڕەکە دەست پێ دەکات چونکە تاکو ئێستا شەڕ دەستی پێ نەکردو بەڵکو خۆ بە دەستەوەدان و گرتنە دەستە تاکو ئێستا یاریزانە سەرەکیەکان نەگەیشتونەتە شوێنە سەرەکیەکانیان بە گوێرەی سیناریۆ یەکەم لە حۆمز شەڕێک دروست دەبێت لە نێوان دەستەی تەحریری شام گروپە چەکدارەکان لەلایەک و لایەنی دووەمیش میلیشیا ئێرانیەکانن شەڕێک لە نێوان ئەم دوو بەرەیە دروست دەبێت ئەمە یەک لەو سیناریۆیانەیە کە درێژکەرەوەی ئەوەیە کە لە کەرتی غەزە ڕوویداوە و ئەوەشی کە لە لوبنان ڕوویداوە و لەو شەڕێک کە ئیسرائیل لە ناوچەکە ناوێتەوە دژی بەرەی مقاومە حۆمۆز استراتیژیترین ناوچەیە ئەگەر بێت و حەمەس بکەوێتە دەستی میلیشیاکان تاران کۆتایی دێت و تاران دەکات لەبەرەوەی ئەو ناوچەی بێگەیشتنی هیلالی شیعەیە و بەهێزترین بابڕین خاڵی نێوان ئەو ناوچەیە لە نێوان هەموو ئەو یاریزانانەی لە ناوچەکەدا کەواتە سیناریۆ یەکەم ئەگەر بێت و هێزی سەربازی هاتوو لە تورکیا و لە ئیدلیب لای حەمز بوەستن لەوێوە سوپای سووریا دەکشێتەوە رووسیا و سووریا پێک دێن و لەگەڵ ئێران لەسەرەوەی بەرەی مقاومە لە سووریا بەنە دەرەوە لەمەوە شەڕێک دروست دەبێت چونکە زۆرترین هێزی بەرەی مقاومە لە حەمسە میلیشیاکان و دەستەی تەحریر شام تا ئەوەی سوپای سووریا دەکشێنەوە بۆ بگەن بەم خاڵە بیریشمان نەچێت لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بابڵین درزبرنێکی گەورە هەبوو لە نێوان ماهر ئەسەد لەلایەک کە فرقەی چوارەم بوو بەلای ئێراندا مەیلیان هەیە و لایەنێکی دیکەش وەزیری بەرگری و بەشار ئەسەد ئەمانە بەلای رووسیادا کەوتون بەشار ئەسەد لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هاتۆتە نێو باوەشی عەرەبی گەڕاوەتەوە ئامێزی عەرەبی چۆتەوە نای کۆمکاری عەرەبی بەڵام کێشەی ڕاستەقینە کە ڕوبڕووی ئەمان بۆتەوە بەهۆی ئەو کێشەیەوە نەیتوانی وە ڕەزامەندێکی نێودەوڵەتی بەدەست بێت ئەوەیە کە بەرەی مقاومە ئێرانی لەسەر خاکی سووریا تا ئەو بەرەیە مابێت سوپای سووریا ئەمڕۆ ناتوانێت ئەمان لە عێراق لە سووریا کۆتایی پێبێنێت لەبەرەوەی ڕۆژێک لە ڕۆژان سوپای سووریا لەگەڵ ئەمان هاوپەیمان بوون لە ڕوبەڕووبوونەوەی ئەوەی پێی دەگوترا تیرۆریست وەکو ئەوان ناویان دەبێت کاتە باشترین سیناریۆ بۆ بردنە دەرەوەی ئەوان ئەوەیە کە سوپای سووری بکشێتەوە ڕێگە دەدات گروپە چەکدارەکان بێنە پێشەوە تا دەگەنە با بڵێن مەیدانی جەنگ کە حەمسە لەوێ ڕوبەڕووبوونەوە دروست دەبێت لەگەڵ میلیشیا ئیرانیەکان بۆ ئەوەی لە سووریا کۆتایی بێت ئەم شەڕە براوەی تێدا نییە بەڵکو هاوکێشەکە هاوسەنگ دەبێتەوە هەمیشە با بڵێن شەڕی یەکسانبوونە دەبێ گروپە چەکدارەکان لاواز بن میلیشیاکان لاواز بن ئەمجا سوپای سووریا بێتخوازم vê pirsê bikim niha ser û komarê Tirkiye gelek vekirî qise dike her îro em qise kir got ku ger Esed li gel me civîya bane kombûn di navbêna me û Esedê rû dabane ev senaryo ev êrîş hemû pêk nedihat peyama wî çi ye çi dixwaze bêje Erdogan
لا أعتقد أن هذا التصريح من پێم وانێ بەڕاستی ئەم لێدوانە هاوتەری بێلەگەڵەوەی ئێستا دەگوزارێت لەبەرچی لەبەرەوەی ئەم لێدوانە ئێمە دەباتە سەر سیناریۆی دووەم. سیناریۆی دووەم تۆزێک لاوازتر لە سیناریۆی یەکەم، بەڵام ئەگەر بێت و گروپە چەکدارەکان حمص تێپەڕێنن تا دەگەنە یەبرود و درود و واتە بە ئاراستەی باکووری دیمەشق، ئێمە دەکەوینە بەرامبەر سیناریۆی دابەشبوونی سووریا. نێوەڕاستی سونیمان هەیە، دەوڵەتێکی عەلەویمان هەیە لە کەناری سووریا، ناوچەیەکی بێچەکمان دەبێت لە دەرعا و سوێدا و قونەیتەڕە و هێزەکانی دیکە چونکە ئەوانە لە ئیسرائیل نزیکن و ناوچەیەکی کوردیشمان دەبێت کە حکومێکی کوردی لەو ناوچەیە دەبێت. ئەم سیناریۆیە تاکو ئێستا بەڕاستی لۆژیکی تێدانە لەگەڵ ئەو گۆرانکاریانەی ئێستا لە ناوچەکەدا دەزێرن، لەبەر ئەوەی بیرمان نەچێت ترەمپیش مانگی دوو دێتە سەردەسەڵات، کەواتە هەموو ئەوەی لەبەر دەستمانە پێمان دەڵێ ئەم سیناریۆیە زۆرێک لە بێسەروبەری تێدایە ئەگەر بەراوردی بکەین بە پێدراوەکان. حمص ئێمە دەبات بەرەو ناوچەیەکی دیکە، ڕەنگە ئەم شەڕەی حمص ببێتە هۆی ئەوەی 2000 هێرش بکرێتە سەر پەکەکە و هێزەکانی دیکەش لەبەرەوەی ئەوان چارەسەریەکە سیاسی پێکتێ دەدەمەک نێزیکتە. لا أعتقد لا پێم وانێ چارەسەرێکی سیاسی بەم نزیکانە هەبێت، لەبەرەوەی بابەتی شەڕ وەکو پێشتریش ئاماژەم پێکرد تاکو ئێستا شەڕ دەستی پێ نەکردووە، بەڵکو چاوەڕێی ئەوەی یاریزانەکان بگەنە گۆڕپانی شەڕی ڕاستەقینە. لە هەمان کاتدا پێشمانە شەڕەکە درێژ ببێتەوە. گەر سیناریۆ یەکەم دەرکردنی میلیشیا ئێرانیەکان بێت، ڕەنگە ئەم شەڕە چەند مانگێک بەردەوام بێت بۆەوەی ئێران لاواز بێت، کە بەڕاستی ئیسرائیلیش نایەوێت کۆتایی بە ئێران بێنێت بەتەواوی لە سووریا، لەبەرەوەی ئێستا کات گونجاو بۆ ئەم پرسە، بەڵام دەبێ ئەوەشمان لە بەرچاو بێت. ئیسرائیل دەوێت ئێران لاواز بکە لە ناوچەکە بەتابەتی لەو ناوچانەی کە دەتوانن تێیدا دەست بە پرۆژەیەکی کەنداوی بکەن، دەست بە پرۆژەکانی دیکەیان بکەن، نە بە درۆن نە بە موشک هێرشیان بکرێتە سەر. کەواتە خاڵی ناکۆک چییە؟ ئەو خاڵی کە تاکو ئێستا لۆژیکێکی سەربازی تێدانە ئەوەیە چۆن ئەم گروپە چەکدارانە بە ئۆتۆمبیل و بە چەکی سوک و مامناوەند توانی ویانە بەم خێراییە دەست بەسەر پارێزگاکان بگرن و بە شێوازێکی زۆر ئاسان. لۆژیک لەم پرسیارەدانێ نە لە ڕووی استراتیژیەوە نە لە ڕووی سەربازیەوە نە ڕووی سیاسیەوە، هەر ئەمەیە ئێمە دەگەێنێت بە الغەزالی نها تحرير الشام دنافبنا هەفتەیەکیدا بوو خودی چەکێکی گەلک گران، گەلک موشک، درۆن، چەکێن گران، تۆپ، حتا فروکین لشکری کو کتنه دسته تحریر الشام ده. یعنی تو باور دکه کو بشار اسد وکی حکومت شامی لسر دستلاتی دمینه لشامی لاصقیه و اوان دمینه، یعنی جی تحریر الشام بردوام تکی ریشیم خود. وجهة نظري دیدگای من بەم شێوەیە الوقت غير ملائم، کاتەکە گونجاو نییە ڕاشکاو بین. بەڕاستی بەشار ئەسەد جێگرەوەیەکی دیاریکراوی نییە. رووسیا لەکوێیە؟ رووسیا هێزێکی زۆری بە فیرۆداوە بە هەدەرداوە. بە هەمان شێوە ئێران کوا ڕۆڵی کوا وڵاتانی کەندا و ڕۆلیان لەکوێیە؟ کەندا و کە خاوەنی پارەی ناوچەکەیە، وڵاتان کە خاوەنی بیری گاز و نەوتن، ئایا ئەمانە ڕێگە دەدەن و قبوڵی دەکەن کە ئێستا کەسایەتیەکان لە حکومی سووریا بگۆڕدرێن؟ کێ ئەو کەسایەتی کە گونجاوە بۆی بگات بەسەر دەسەڵاتی سووریا؟ من پێم وایە تاکو ئێستاش بەشار ئەسەد دەستی بە تاڵەکانی دەسەڵات لە سووریا گرتووە، تاکو ئێستا بەرەی شەڕی لەگەڵ ئیسرائیل نەکردوێتەوە، چەندە ئیسرائیل هێرشی کردوتە سێر لازقی و چەند پارێزگایەکی سووریا بەڵکو بێدەنگی هەڵبژاردووە. کەواتە بۆ ئیسرائیل سووریا بەشار ئەسەد لە سووریا زۆر باشترە وەک لەوەی هەیئەی دەستی تەحریر شام لەوێ بێت. لە هەمان کاتدا ئامان بە شێوەیەکی گەڕانەوە دخوازم شتە بپرسم پرێزە الغەزالی دوی شێریدە تێگوتن نەبەس ڕژیما سووریا ونداتکن، هەن ئالیین دنجی ونداتکن، حتا ونداکردنین مەزنتر هەن ئالیین دندە نەبەس ڕژیما سووریا ئالیین دنجی لە سووریا ئێکۆ وندادکن هەنە. کیژان ئالینە ئێکۆ ونداتکن لە سووریا؟
أول جهة یەکەم لایەن تضرر ئەگەر بێت و النظام زیان بەڕژێمی سووریا بگات یەکەم لایەن کە زیانی گەورەی پێ دەکەوێت ئێران إيران تحالف كبير چونکە ئێران هاوپەیمانێکی گەورەیە ئێران توانیوێتی لە نێوان ساڵی 2011 تاکو ساڵی 2017 جێگەی خۆی لە سووریا پتە بکاتەوە توانیوێتی هیلالی شیعی لە ناوچەکە قوڵتر بکاتەوە ئەم نەخشەی ئێران ڕێگری لە هەموو ڕێگا بازرگانیەکانی دیکە دەکاتەگە تۆزێک بازنەکە فراوانتر بکەین دەبینین کە یاریە گەورەکە لە ناوچەکەدا لە لوبنان لە غەزا لە عێراق لە سووریا لە تاران بریتە لە یاری ڕێگا بازرگانیە جیهانیەکان ئەمڕۆ ڕێگایەکی بازرگانیمان هەیە کە پێی دەوترێت ڕێگەی ئاوریشم ئەو ڕێگایی کە لە ئێرانەوە دێت بەرەوفا و تا دەگاتە تورکیا ئەم ڕێگەیە ئەگەر بێت و کارا بکرێتەوە ئیسرائیل هیچ ڕۆڵێکی تێدا نابێت وڵاتانی کەندا و بەندەری جەبەل عالی ئەو وڵاتانی دیکە هیچیان ڕۆڵیان تێدا نابێت بەڵام ئەگەر بێت و پێچەوانە بێت ئیسرائیل بتوانێت قورسایەکی باش لە ناوچەکە پەیدا بکات لەسەر ئاستی بازرگانی و دەست بەسەر هەموو هێڵەکانی گازدا بگرێت و بتوانێت دەست بە کەناڵی بنگۆریۆن بکات کە هاوپێچە لەگەڵ سویس ئەو کاتە ئەو ڕێگەیە کە خۆرەڵات بە خۆراوە دەبەستێتەوە بەو پێ دەبێت کە ئیسرائیل دەیەوێت ئیسرائیل هەر ئەمەی دەوێت ئیسرائیل دەیەوێت خۆی پارێزێت خۆی لەو وڵاتانە پارێزێت کە لە دەوروبەری ئەوەن ناتانیاهۆ نەخشەیەکی زۆر ڕوونی بەرز کردەوە ئەو خاڵە ڕەشانەی کە لە نەتەوەیەکگرتوەکان بەرزی کردەوە وەکو لوبنان و سووریا و عێراق و تا دەگاتە ئێران کەواتە یاریەکە بەم شێوەیە تۆ دەست دەکەیت بە کەمکردنەوەی هەژمونی ئێران بینیمان کە چۆن حەسەن نەسڕوڵایان کوشت بینیمان لە بەرامبەر بێدەنگێکی زۆری ئێران ئەوەن حەسەن نەسڕوڵایان کوشت ئیسماعیل هەنیە بە هەمان شێوە بینیمان کە ئیسرائیل چۆن ژمارەیەکی زۆری چەکی حەزبۆڵای لە ناوبرد ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوە دەستی پێ کردووە کە حەزبۆڵا ببێتە هێزێکی سیاسی نەک هێزێکی سەربازی کاتە ئەوەی لە سووریا ڕدەدات درێژکردەوەی ئەوەیە کە لە کەتێغەزەلیمە فێم کرد عالیەک و وندات کەنکینە عالیەک و سودمەندنکینە ڕەوشا کورد لە سووریەتی شاوادە نرخین موضوع الكرد إلى الآن شبه معقد بابەتی کورد تاکو ئێستا بەڕاستی زۆر بەداخە بابەتێکی ئاڵۆزە کورد لە هەموو لایەکەوە گەمارو دراون بەڕاستی ترسناکانە گەمارو دراون لەلایەک تورکیا ئێمە لەو دیوە بەڕاستی کەمپی هۆڵمان هەیە کە ڕێگە نادە بە شێوازێک لە شێوازەکان هاوکاری بە ناوچەی ڕۆژهەڵاتی سووریا بگات و داعش ڕێگرە لەوەی و ئەو کەمپە ڕێگرە لەوەی ناوچەکە ببوژێتەوە کەواتە ئەم ناوچەیە کە کوردەکانی لێن تاکو ئێستا لە نێو بازنێ بە ترسیدان بەڵام من پێم وایە ئەگەر بێت و دۆناڵد ترامپ بێتە سەردەسەڵات ئەم هاوکێشەیە دەگۆڕێەوە نەخشەی ناوچە کوردەکان دەگۆڕێت چونکە ئەوەی تاکو ئێستا لە حەلەب لە عەفرین لە حەسەکە لە دێرە زۆر ڕوودەدات تاکو ئێستا هەر هەمووی بە تەمومژاوی دەگوزارێت ئێمە بەڕوونی نازانی بەڕاستی ڕووداوەکان چۆنە ئەوە جێگەی دڵنیاییە کە یاریەکە لە حەمسە ئەگەر بێت و گروپە چەکدارەکان بتوان دەست بەسەر حەمزدا بگرن ئێمە لە بەردەم سیناریۆی گەڕانەوە حەسەکەیان چون نێو دیمەشقن ئەگەر بێت و شەڕیش لە حەمز دەست پێ بکە سیناریۆیەکە ڕوونە کەمکردنەوەی هەژمونی ئێرانە لە سووریا گەلێک سپاس بۆتە ڕۆژنەمەڤان نویسکار حەسەن ئەلغەزەلی میوانی شكرا جزيلا شكرا